زیاتر لە 30 کۆڵان و ڕێگای گەڕەکەکانی نێوان ئەواڵ و کۆسەی چەمیناحی بەکرەجۆ بەم شێوەیەن و هیچ پرۆژەیەکی قیرتاوکردن و چیمەنتۆکردنیان پێنەگەیشتووە. دانیشتوانی نێوان ئەو دوو گەڕەکە داواکارن شارەوانی بەکرەجۆ و سلێمانی قیرتاویان چیمەنتۆی کۆڵانەکانیان بۆ بکەن و لە تەپوتۆزی هاوین و قورولیتەی زستان ڕزگاریان بکەن. وڵای ئەم گەڕەکەی ئێمە لە 2018 دووجا پرۆژەی بۆ دەرچووە. ئێمە زۆر مەمنوون شارەوانی بەکرەجۆی بەدەم خێشکان ئەمە هاتوون لە هەموو شتێک لە زێراب لە هەموو شتێ بێقوتوریان نەبووە. بەدەبەوە ئەمجا بۆم خیرە ئەمە سێجا وعدیان ناو هیچ چارەسەری نەبووە. گەڕەکەم ئیمزامە کۆ کردووە هەگە دەستانی لێ ئیتر خەڵک نازانێ بە خولی تێلەشەوە بڕوە. ئیتر زۆر زەمەنووی ئێوەی ئەگەر ئەم پەیامێ بگەینە شارەوانی بەکرەجەوە. وڵای زیاد لە 2000 ماڵی لەسەرە 2000 ماڵ بە زیای شۆ نەبکەمەوە لەسەر ئەمە ئەو پێسە ماڵە بەس ئەم سێ چوار گەڕەکەی خێ نەکراوە نەخۆ 2000 ماڵە وڵای سەر کوڵی عەواڵ و کۆسیشم کراوە بەس ئەم تۆزیعی تازەیە شارەوانی بڵێ فوانە فۆرمن ئەمە هەمووی شارەوانی بڵێ قەدەماتی بڵێ ئەم لاولای دیانێ من ڕێک و بەڕێکبێکی کراوە زۆر زەمانتان لێگەرم پەیامان بگەێنن. زیاتر لە 10 ساڵە دانیشتوانی ئەم گەڕەکانە داوای پرۆژەی خزمەتگوزاری دەکەن، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان دەڵێت سەرجەم پرۆژەکانی حکوومەت بە پاساوی کۆکردنەوە و دابینکردنی داهاتی ناوخۆ بۆ بەغداد ڕاگیراوە. وتیان ئەم جادەتانە بۆ کەنوانیان کردێتەوە وتیان جادەکەتان بۆ چاکەکەین لە دەنگدانەکە هەنەیان کرد لە ڕاستیە ئیسەیش چاوەڕێی حکوومەتین بیکات و دەستخۆشێکیان لێکن لێوەش و لە ئەوانش ئەگەر شتێکی وا بکەنە وەڵی ماڵتان ئاواوێ گشتان بەیەک و هەر هەموو حیزبەکانش نەک یەکێکتان خۆی مثل خۆمانێکیان خۆم خاونی شەیدم بەخوا تەنانەت بۆ نمونە دوودانە خەڵشم عیدام کردیاوە یەکیان حەج جەنازەکەشی نیسیش دەکەچی هیچیشمان بۆ ناکەن بەخۆ ئەو گڵە بخوا هەموو زستانی ئەمە ئەڕوخێ مناڵان ناوێرێ بڕاتە دەوریە ئەم ماوە بڕێکیان لێلا بردووە لایەن بردەمە گویا چاکیان کرد خراپتر بوو بەخۆ ئەتە دوای ئەویشە بەخۆ ئەمەتانێ ئەیبینی خۆمان وەردینەکاتەنی بە پیسکە و ڕەزیلی و ئەوەی قەرەبووی ئەوەی هینەکەشتانەکەینەوە هی کارە باکەوعانە تەوەرەکە لە ژێری ئەم عەرزەیانیان پێمانوتیان قەرەبوویەکەینەوە یەکێ 5 ملیۆنیشتان دەینە خوا وەکیلوێ 2 ملیۆنیشمان نەبینە 250مان نەبین لە ڕاستیە هیچیان نەدا پێمان بەس ئەرزەکەیان دا پێمە ڕێگەوبانەکان شەقامەکان ئەرکێکی باشی ئەرکێکی حکوومەتەکە چارەسەری بکە ئێمەشمان خۆشە ئەم کۆڵان و مەحەلانە هەمووی چارەسەر بکرێ و قیرتاو بکرێ وڵای من 7 ساڵ لێرەم تا ئێستا خزمەتگوزاری هیچی وای نییە 2 ساڵە پرۆژەی ئاوە ڕۆژبان بۆ دەرچووە ئێمە پێمان خۆشە کە پرۆژەکان جێبەجێ بکرێت و ڕێگاوبانەکان چارەسەر بکرێت. تەنیا ئەم گەڕەکە نییە کە لە سنووری ماستەر پلانی شاری سلێمانی پەراوێز خراوە و چەندین گەڕەک و شوێنی دیکە هەیە کە بە هەمان شێوە پەراوێز خراوە و پەیام لە راپۆرتێکی زنجێرەییدا تەواوی ئەو کەم و کوڕیانە دەخاتە ڕوو. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی